بهي شويك ئێمە ڕێگە نادەین بە مولحیدەکان بە کافرەکان بە جوولەکەکان ئەو دەحشەخوێن مژانە ڕێگە نادەین بستێک لە خاکەکەماندا گیر بکرێت. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێ. ئەمڕۆ لەگەڵ گربوونەوەی قوتابیان و مامۆستایان بۆ پشگیریکردن لە ڕۆژاوا سەرجەم چین و توێژەکانی دیکەش بەشدارن، بەشێک لە دایک و باوکان، بەشێک لە هونەرمەندان. لێرە مامۆستا خدر بێگەڵاسی لێرەیە، دەمەوێت قسەی لەگەڵ بکەین. مامۆستا جان سڵاوت لێبێ. شۆ بۆ ئەمڕۆ بڕیاردا هاوشانی و قوتابیان و مامۆستایان ڕۆژبێتە سەر شەقام؟ بەخێر بێن سەرچاوان. من وەکو خۆم وەکو هونەرمەندێک دەستخۆشی لە خەڵکی قەڵازێ دەکەم، دەستخۆشی لە هەموو خەڵکی دەڤەرەکان دەکەم، خەڵکی گوندولادیەکان دەکەم. ئێمە هەمومان یەک کوردین، یەک نەتەوەین، یەک میلەتین، خاچی کوردستان یەک خاکە، یەک وڵاتە. بە هیچ شێوەیەک ئێمە ڕێگە نادەین بە مولحیدەکان بە کافرەکان بە جوولەکەکان بەو دەحشەخوێن مژانە ڕێگە نادەین بستێک لە خاکەکەماندا گیر بکرێت. هەمومان هەڵوێستی توندمان دەبێ بەرامبەر ئەو مولحیدانەی کە ڕوبەڕوومان دەبنەوە. دەستخۆشی لە برا شەرفانەکان دەکەم، دەستخۆشی لە برا پێشمەرگەکان دەکەم. برا شەرفانەکان، برا پێشمەرگەکان هەمومان کوردین، فەرقی ئەمە و ئەو نییە، هەمومان کوردین. مامۆستا هاوشانی چین و توێژەکانی دیکە پشتیوانی هونەرمەندان تا چەند گرنگە لەم قۆناغەدا؟ بڵێ چەند پشتیوانی میلەتی کوردستان گرنگ بێ، پشتیوانی هونەرمەندان دوو ئەوەندە گرنگە، 200 ئەوەندە گرنگە. پشتیوانی هەمومان گرنگە، ناڵێمی تاکە کەسێک و من و تۆ بە تەنیا ئی کەسێکی تر، هەمومان دەبێ هەوڵ دەین، هەمومان گرنگە. هەر لە مناڵێکی گچکەوە هەتا گەورەیەک هەتا ڕیسپێک بەڕاستی گرنگە ئێمە گر ببینەوە لەسەر شەقام دیفاع لە خەڵکی ڕۆژاوا بکەین، دیفاع لە خەڵکی کۆبانە بکەین، دیفاع لە هەموو کوردی ڕۆژاوا بکەین. مامۆستا هیچ بەرهەمێکت هەبوو یا نیازت هەیە بۆ داهاتوو هیچ بەرهەمێک بۆ ڕۆژاوا ئامادە بکەین؟ وەڵڵاهی بۆ مەبەستەی زۆر بەداخەوە پێڕانە گەیشتووم، بەڵام ئینشاءڵڵا بەنیازم، ئینشاءڵڵا بەنیازم. مامۆستا جان